ئێرەیەکێک لە شەلگە کشتتوکاڵەکانی گوندی گۆپتەپەیە لە سنووری ناحیە یاغزەلەری سەر بە قەزای چەمچەماڵ. لێرە جووتێران سەرقاڵی کاری کشتتوکاڵی خۆیان و دەست بەرداری زەویەکەیان نەبوون و بەردەوامیشن لە کاری خۆیان ئەگەرچی کێشە و کەم و کورتیشیان هەیە. ئەم سەرمەرزانە بگرێ ئەم لە وڵاتانەوە دێشت لەو کاتەیە دەبێ بڵین کە منتیقی خۆی پێگەی ئەو ڕسقەی پێگەی حەقی وای معاونەتی ئەم فەلاحە بکە. معاونەتی چۆنەکرێ ئەو دەتوانێت سەرمەرزەکان بزانێ بە چ شێوەیەک ماڵی ئەم کابرایە ئەم ڕسقە دەفرۆشرێ. بەڵێ ئێمە لە ئێرانەوە دێت کاکە بەلاشاو دێ لە ئێرانەوە لە تورکیاوە دێ لەسەر حدودەکانەوە لە هەموو لایەکەوە دێتە ژوورێ ئەی فرۆشن پارەکەمان باشە ئەوانش پارەیان خراپە ئیتر ئێمە ئیسفادە ناکەین بیت شێوی ئیسفادە ناکەین. فەلاح کەوتووە بەڕاستی فەلاح مفلیسە بە هەموو شوێ مفلیسەمە فەلاحی عێراق کوردستان. بەرهەمی شووتی ئەمساڵ باش نەبوو، یعنی بەرهەمی شووتی ئەمساڵ بە پێ ئەو مەسەرەن بۆ چونەی کە من خۆم هەموو ئەو شارەزای هەمە کە چەند ساڵە فەلاحین لێرانە و ئیشی زرعاتەکەین، یعنی بڵین کەش و هەوا لەبار نەبوو. دوای ئەوەش مەسەرەن شووتی ئەمساڵ هەم هەرس لە بازاریشە سعریدا بەزی بوو، مەسەرەن فەلاحەکان هەموو زەرەریان کردووە. پیکابێ شووتی ئەدبر لە بازار ڕوانێ ئەودا بە 80,000 دینار، یعنی فەلاحێک ساڵێک خەریکە بێ لە مانگی چوارەوانێ هەتاک و مانگی دا، یعنی هیچ شتێکی وای دەست ناکەوێت. ئێمە داواکاریمان لە حکومت ئەوەیە بەڕاستیەکەی بە کەرتی کوشتتوکاڵ بەرەو پێشەوە بەرێ. ئێمە لە ساڵی 92 کە هاتینەوە گوندی گۆپتەبە، یعنی ئەو کاتە سەماد ئەدرا بە خەڵک مەسەلەن بڵین هاوکاری فەلاح زۆر ئەکرا، بەڵام ئێستا کەرتی فەلاح خەریکە یعنی بەرەو پووکتانەوە ئەڕوا، یعنی ئاوڕی لێ نادرێتەوانێ. بەرپرسێکی بواری کشتتوکاڵ لە ناوچەکە دەڵێت ئەو بۆ شای قەیرانی دارایی دروستی کردووە ئاسەوارەکەی هێشتا لەسەر جووتێرانی ناوچەکە ماوەتەوە. بەروی قەیران خۆتەزانی لە زۆر شوێن کە دروستە بێ هەموو بوارەکان زەریری پێکرێ، بەڵام هیوادارین لە کابینەی نوێ ئێمە حدودی تقریباً 100,000 دۆنم بەراومان هەیە لەم منتیقی ئاغجەلەرە، 144 بۆ 145,000 دۆنم دیمیمان هەیە. لەم کابینە نوێ هیوادارین یعنی ئیش بکرێ بۆ فەلاح بۆی بتوانێت بەروبوومی ساخکاتەوە، هەست بکات کە پەرەی پێ ئەدرێت پێش ئەخرێ ئیشی بۆ ئەکرێ و بەردەوامیشین تقریباً ماوەیەکە فەلاحە نمونەیەکان فەلاحە چاکان لەسەر ئەم زیە کەوتونەتە نموجۆڵ خەریکین ئیشیان بۆ بکەین، بەڵام فترێکی تاوەکو خۆی لێتەوە. خواست و داواکاری جووتێرانی دەڤەرەکەیە وەزارەتی کشتتوکاڵی هەرێم ئاوری زیاتر لەو سنوورە بداتەوە، چونکە وەک جووتێران دەڵێن ئەوان ومێدیان هەڵچنیوە لەسەرەوەی دوای نەمانی قەیرانی دارایی حکوومەت ئاوری زیاتر لە کەرتی کشتتوکاڵ بداتەوە و لەو ڕێگەیەشەوە ژیانی جووتێران باشتر بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیە یاغجەلەر.